کۆرۆنا ڤایرۆس ئابووری و ڕیکۆردین کەسایەتی ناڤەڕۆکێ دەبێتە داویە سەرۆکاتی گەلۆپەیوەندیên واشنگتن و تەهرانê دێبێن گوهارتن پشتی هەڵبژاردنên ئەمەریکا و سەرەدەریا ئەمەریکا دەگەل کۆرۆنا ڤایرۆس ڕەنگە بڕیارێ بدە لەسەر هەڵبژاردنە سەرۆکێ داهاتی ئەمەریکا. سڵاو و ڕێز و هیڤێن دەمەخۆش دەگەڵ کورد کۆنێکشن ji dengê ئەمەریکا li Washington. لە هەمێرشەوەی ئیدەمەتان خۆش هەینی 23 مانگ دەی ساڵ 2020 ئومیدە ئارەمدەمێکی خۆش وەلمان بوانە سەر. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا و بەرەنگارەکەی جۆ بایدنی دیموکرات لە مشتومەڕی کۆتایی سەرۆکایەتیدا بۆ چۆنی توندی جیاوازیان هەبوو لەبارەی ڤایرۆسی کۆرۆنا کە هێشتا بەردەوامە بە هیوای ئەوەی ئەو چەندین دەنگدەرانەی کە هێشتا بریاریان نەداوە بەلای خۆیاندا ڕاکێشن. ترامپی کۆماری خواز لە کاتی مشتومەڕی یەکەمی سەرۆکۆماریدا لە مانگی سپتامبر چەندین جار بایدنی پچڕاند ئەمجارە نەرمتر قسەی کرد. بەڵام پێکدادانەکەی دوێنی پێنجشەممە هێشتا بەشێکی زۆر لە هێڕشی کەسی لە نیوان هەردوودا هەبوو کە ڕێزێکی کەم بۆ یەکتریاندانا. ترامپ بەردەوام بوو لە ئاراستەکردنی تاوانەکانی گەندەڵی بێبنەما لە دژی بایدن و خێزانەکەی. مشتومەڕەکەی دوێنی شەو دواترین هەڵی ترامپ بوو بۆ ڕێخستنەوەی هەڵمەتەکانی کە پەتای کۆرۆنا بەسەریدا زاڵە. بایدن وتی هەر کەسێک بەرپرسیار بێت لەو مردنە زۆرە نابێت وەک سەرۆکی ئەمریکا بمێنێتەوە. ترامپ وتی ئێمە پێمان ناکرێت جارێکی تر کاروبارەکان داخەین و وتیشی ئێمە فێر بووین کە لەگەڵ کۆرۆنادا بژین. دەبێتێدا چەند جاران سەرۆک ترامپ و هەڤڕێکی خوا بایدن و هەڤڕێکی خۆ بایدن و کوڕێوی هەندتر خەتابارکردن بەکار و کارداریان نەڕەوا لێ چینێ و لە ئۆکراینە لێ بیک و بەڵگەیان نیشان بدا بایدن ئەو خەتابارکردن بێ بنەما بلێفکردن. ئەگەر چی سەرۆک ترامپ و زاڕووی نوی هاتنە خەتابارکردن بە کارداریە نەڕەوا ji demê ku ketî koşka spî ji 2017 ji bo qazanca xwe lê Biden got ev helbijartin ne sebaret malbata min yan malbata serokîna lê ew sebaret malbatên Emerîkiyan e. Biden serok tamambar kir bi veşartina zanyariyan li ser baca ew dide hikûmeta federalî. Bîmeya saxlemiyê rêbazên li hember penaberan û ferq û cudahiyên regezî jî naverokê berek rawestandinê bû. Pitir ji 7 milyon kesan temaşey wê dibeyta şevîdî dikir. بینەرانی خۆشەوی سەرۆک دەزانن دواترین مشتومەڕۆی سەرۆکایەتی لە نێوان سەرۆک ترامپ و جۆ بایدن جێگری پێشووی سەرۆکۆمار لە زانکۆی بێڵمۆنت لە شاری نەشفی لە ئیالاتی تەنەسی بڕێوە چوو. ji bo şirovekirinan em mêvandariya Dr. Kirmanj gundî serokê rêberetiya perwerdê li Zankoya Tennessee didikin werwesa Dr. Selaḥeddin Ahmed provîsۆr li Yunیەن کۆلێج li نیویۆرکê. دکتۆر کرمانج باجەمتە دەست پێ بکەین دەبێت لە باژارێ وا بوو و چاوا دی. وەکی ئێوە بی لە هەر باژارێکی دیبیتن بەس وەکی ئەوە ئاماژە پێکرد لە ڕەفتار هەردوو لا باشترکردن بە هەڵسەنگاندن لەگەڵ دبەیتایەکێ لێ بە گفتار ترامپ دەرەو زۆرترکردن. بۆ نمونە گوت ئەگەر ما یعنی ئەگەر ئەو وەکو کرێدت بۆ خۆ حساب کرد و ئەگەر ئەو زوو خەمخۆری لەوێ کارەساتە کۆرۆنایە نەخاربایە 2.2 ملیۆن خەڵک دەمردن. ئەو ئامارە ژورنالیستێک ریپۆرتێکی ئینگلیستانێ نوویسی بوو وەختی تازە کۆرۆنا سەر هەڵدا لە ئەمریکایە وەکو هوشیاریەکدا دەوڵەتی ئەمریکایە و ئەگەر هۆن زوو بە خۆڕانەگەن لە ماوەی 6 مانگە تا ساڵێکی 2.2 ملیۆن خەڵک دەمریتن. لێ دیسانژی ئەو جۆرە ئامارانە جێ گومانێنە چونکە دەقیق نینە لێ دیسانژی ترامپ
بۆ بەرژەوەندیە خۆت شتەکە تویست کرد و بەکار ئیناک و گوایە ئەگەر نوکە 220 و زیاتر لە 220,000 خەڵک مردینە نەکوی چ نەبوو ئەوەش دیتنا من لایەنێکی نائینسانیە و مرۆڤی نیشاندا کو یەک نەفەر حتا ئەگە یەک ژیان مەحوو بکرێتەوە زۆرە وەختێک دێتە سەر ئەوەیە تۆ حسابی ئەو مرۆڤە بکەی وەکو ژن وەکو مرد وەکو دایک وەکو باب وەکو خوشک وەکو برا ئەوانە هەمویان ژیانیان هەیە خانەوادەیان هەیە کوتوبەی بێژی ئەگەر ما شۆل نەکردبایە خەم نەخواربایە 2.2 ملیۆن دەمردن بەوەی کە 220,000 بردینە شتێکی ئەو تۆ نییە. دکتۆر کرمانج هەروەکوتمان مشتومەڕەکانی دوێنێ شەو مەبەست لەوە بوو کە ڕوونکردنەوەی پلاتفۆرم و یاخود کارنامەی هەرکام لەو کاندیدانە تا چەند ئەوانە سەرکەوتوو بوون لەو ڕوونکردنەوانە بۆ ڕاکشانی خەڵکەکە بەرەو لای خۆیان. پێم وایە بایدن کارێکی باشتری کرد لەوەی و بتانیتن پەیامی خۆی پلانی خۆی بەتایبەتی لەبارەی کۆرۆنا و ئابووری باشتر بە خەڵکی ئەمریکایە بگەیریتن هەرچەندە دانڵد ترامپ هەولی دەدا بەردەوام خەتاباری بکات و 8 ساڵ لە سەرای سپی بووی وەکو جێگری سەرۆک بۆ نەتکرد زیاتر دەیویست وا لە بەیسی خۆی بکات لە پێگەی خۆی بکاتن کە ئەو مرۆڤە بایدن ڕاز ناکاتن ئەوەی کە دەیڵێتن کاتی هەبوو 8 ساڵ لە سەرای سپی بەڵام نەیکردی ئێستا دێ دەڵێ ئەوە دەکەم و ئەوە دەکەم بەڵام ئەوەی کە بایدن کردی لەو دبیتە کارێکی باشی کرد بەوەی کە لەسەر خۆتر ڕاوەستا زیاتر جەختی دەکرد لەسەر بەرنامەکەی خۆی هەتا ئەوەی هەرچەندە هەدایان هاوێشتە یەکدری کەمیا زۆر بەڵام زیاتر ئەو متەمەرکز بوو لەسەر پلانەکەی خۆی بەوەی کە بە خەڵکی ئەمریکای ڕابگەینیتن ئایا دەبێت تا چه ئەندازەک ڕێی خەڵک دەگۆڕیتن ئەم پێم وایە بۆ ئەو بێلایەنانەی کە چاوەڕێی ئاخرین دەبیتیان دەکرد بایدن باشتری کرد بە تایبەتی لەسەر ئەوەی کە گوتی لە لای من ویلایەتی شین و ویلایەتی سۆر نینە لەلای من ویلایەتەکانی یەکگرتی ئەمریکایە پێمەکی بەهێز بوو گەلک جاری مەژ بایدن دەبیست و چاوە دەخواست یعنی مەسەلا کەسایەتیا خۆ دەگەل کەسایەتیا ترامپ هەفبەر بکە لێ تشتێک دی یەک سرنجە ڕات کێشان دەمی هەڵبژاردنە شەویری ترامپ نەبتنی ئێریشی بایدن دەکرد لێ ئێریشی ئۆباما دەکرد ئێریشی نانسی پەلۆسی سەرۆکە ئەنجومەنی نوێنەران ئێریشی ساندرس دەکرد لێ بایدن بتنی ترامپ دەکرد بۆ ئارمانجاخوا تو بێژی ئەو سەرکەتی بوو دوێدا بایدن سەرکەتی بوو لێدا چونکە دەبیتەکە لە بینی بایدن و دەبینی بایدن و ترامپیوی نانسی پەلۆسی ئۆباما چ پەیوەندێک بێ مۆزوعی نەبوو ئەوەز بێژم ترامپ بەو شۆلێک و دەکرد و بەردەوام لە چارچێوەی دەبێتی دەردەکەوت زیاتر زەربە لە خۆدا لەوەی و خزمەتا خۆ بکاتن و زیاتر لە پلانی خۆ باغوید و دەریش کەوت ئەو مرۆڤە چ پلان نەبوو بۆ 4 ساڵی ئایندا ئەوەی کو دگۆت زیاتر بێ بنەما بوو خەتابارکردنی بایدن و خانەوادەی بایدنی بکو پارە وەرگتینە لە رووسای لە وەختێک FBI هەموو ئەو ئیمەیلانە بەرێ خۆدای تێرە ژێوە کۆلیا پاشان ریپۆرتی FBI بێژیتن ئەو ئیمەیلانە هەمووی سکێچ لەلایەن دەوڵەتی رووسیای هاتیینە چێکرد. دکتۆر ساڵح گوێت لێمانە؟ بەڵێ باشە لەسەر تەلەفۆنەکە بڵێ زۆر باشە. دکتۆر سەلاحەدین لە بەرنامەی دوێنێ شەو 6 بابەتی سەرەکی هەبوو کە مشتومڕیان لەسەرد بوو تا چەند بایدن و یاخود ترامپ توانیان بۆچوونی خۆیان ڕۆ بکەنەوە بۆ ئەوەی هاوسەنگەکە بگۆڕن. بەڵێم پێم وایە لە ڕووی ناوەڕۆکەوە شتێکی ئەو تۆ نەگۆڕا ئەم جارەش لە ڕووی هەڵسوکەوتەوە لە ڕووی با بڵێن نمایشکردنەوە لە ڕووی ڕوخسارەوە هەندێک شتەکان گۆڕا گینەوەکوتر شتێکی تازە لە ئارایە نەبوو ئەوەی کە هەیە با بڵێن ترامپ بەردەوام بوو لە بەکارهێنانی هەمانە و تاکتیکانی پێشوو کە دووبارەکردنەوەی هەندێک ئیدعای با بڵێن بێ بنەما بێ بەڵگا
هەم دژی بایدن هەم دژی دموکراتەکان بەگشتی لە کاتێکا بایدن زیاتر هەڵی دەدا مەسەلەن ژمارە پێشنیار بکاوە بخاتە ڕوو با بڵێن بەرنامەی دیاریکرا و شتی کۆنکریتی نمونەی کۆنکریتی بەڵام ئەوەش کە معلومە ئەوەیە کە با بڵێن ترامپ زیاتر ویست لە ڕووی کارکتەرەوە با بڵێن زیاتر تەنگدەر بەدەست بێنێ. دکتۆر سەلاحەیەک بابەتێکی دیکە کە زۆر سرش ڕاکیش بوو سەرۆک ترامپ دووبارەی دەکرد چەندین جار دووبارەی دەکرد هەڵبەتە دکتۆر کرمانج باسی کرد نازانم تۆ ئەجە لێ بوو لەسەر خەتا ئەو وەختا کێشەمان هەبوو لەگەڵ ئەسکایبی تۆوە سەرۆک ترامپ هەم دووبارەی دەکرد کە 47 ساڵە بایدن لە سیاسەتدا هیچی نەکردووە 8 ساڵیش جێگری سەرۆک بوو هیچی نەکردووە ئەم دووبارەکردنە ئەم استراتیژیە کە پەلاماری بایدن بداتن ترامپ سەرکەوتوو بوویانە تا ڕادەیەک بەڵام ئەوەش گەڕێتەوە هەڵەی با بڵێن دموکراتەکان کە کاندیدەکەیان چیە دیارە بایدن تەجروبەیەکی زۆری هەیە و بێگومان زانیاریی زۆر زیاتری هەیە لە سیاستکردن هەم بە دیوی ناوە هەم بە دیوی دەرەوە بەڵام ئەو شتانش دروستە لە حاڵەتی وایە چکە زۆربەی ئەم دبیتانە مەسەلەکەش زیاتری شانۆگەریە وەنیا مەسەلەکە ئەوەیە کە ئەو کەسەی تر کە با بڵێن نەوبەری دیبیتەکەی توانێت دەم و دەست بێتە وڵام ئەتوانێت پەلە بێتە وڵام واتوانێت قەناعەتکەر بێنێتە بەردەست ئەگینە وەکوتر شوێنگەی بایدن زۆربەی ئەمریکیەکان بۆ زۆربەی ئەمریکیەکان بزان کە شوێنگەی بایدن بێسترە بەڵێ. دکتۆر سەلاح بەهاربێنە لای تۆ کۆرۆنا و ئابووری پێکەوە گرێدراون تا چەند ئەوەی کە ترامپ ئەنجامی داوە ئایا بایدن لەوە زیاتری پێ دەکرێت؟ بایدن لەوە زیاتری پێ دەکرێت پێم وایە و کە ئێستاش لە با بڵێن لە پێش ترامپەوە لە پۆڵەکانم ئەوەیە کە بەوە چ زۆرتر خەڵک یا خەڵکی زیاتر ژمارەیەکی زیاتر بە شێوەیەکی هەڵبەتە جیجی پێیان وابێ کە بایدن زۆرتری پێ بکرێت لەبەرەوەی ترامپ لە سەرەتاوە چەند هەڵەیەکی کردووە بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە بەلای ڕاستە مەیلی ڕاستیانەیە یا ڕاستڕەون چ لێرە چ لە ئەوروپا چ لە ئەمریکای لاتین کەمتر ئەم مەسەلەیان بە جدی وەرگرت و جۆرێک لە تەناقض دروست بووە لەگەڵ مەسەلەی با بڵێن ماسک و ئەوشتانەیە ئەم مەسەلە ئەمە ئێستا بۆ شتێکی جدی خەریکە وەکو شتێکی مەذهبی سیاسی لێدێت. دکتۆر کرمانج گەلک کەس نەهادە خەمە هەندێک دەنەک و شەڤە هەڵبژاردنەک و هەلبەتە بوویە ئەنجامتین ڕاگەهاندن لێ دیسان گەلک نەهادە خەمە هەندێک دەنەک و دشەڤە هەڵبژاردننادا ئەنجام نەئینە ڕاگەهاندن و کێشە دروست بن هەتا چەندی ئەف احتیمال هەیە تێم ئەس باوەڕم لە وای پرۆسێسی دەنگدان و ڕاگەهاندنە ئەنجامی دەنگدانێ ئەنە باوەڕم کێشەی تەکنۆلۆژی هەبیتن لێ هەتا ناژی دەبەرە خۆدایە بایدنژی ئاماژە پێکرد و رووسیا دەوێتن جارەکە دی وەکی ساڵە 2016 ئەنجامی هەڵبژاردنێ بگۆڕیتن لێ ئەو سەر هەندێک شۆڵکەن و نەهێلن ئەو تشتە جارێکی دیڕی بداتن وەکی دیژی هەمی تشتێکی احتیمالی هەیە ئەخۆ ترامپ گوتیەگە لە جارێک و ئەو هەڵبژاردنە دەستکاری کرایە هاتیتە کۆنتترۆلی وەزنەتی جاوی قەویل ناکەم لێ ئەم گەرەکە ڕاوەستینە تا سێ نۆڤێمبەرێ بزانینێ چ تشتێکم دبینین بینی بایدن و ترامپی. باش دکتۆر سەلاحەدین ئێمە زانین 12 ئیالەت یەکلاکەرەوەن ئایا لە دەرەنجامی دوێنشە خۆیان یەکلا کردەوە لە لایەکی ترەوە بۆ ئەستانیەک یا ئیالەتی وەکو تەکساس کە نزیکەی فەرەتر لە 29 میلیۆن کەسیا یان فلۆریدا فەرەتر لە 21 میلیۆن کەس بەراورد بکەین لەگەڵ مەینا کە 1 میلیۆنە یەکلاکەرەوان. بەڵێ لەبەرەوەی ژمانێکی زۆر خەڵکی با بڵێن بڕیار نەدراو هەیە هێشتا یاوانەی کە هێشتا بڕیاریان نەداوانێک هێشتا خۆیان یەکلا نەکردوێتەوە و عادەتەن لەم جۆرە دەنگدانانەیە ئەو
ئەو ژمارەیە با بڵێن ئەو پەراوێزە کە وەکو ژمارە کەمە وەکو ڕێژە کەمە بەڵام وەکو با بڵێن توانای بڕیاردان لە گۆڕینی ئەو هاوسەنگیەیە کە تاکو عادەتەن هەفتەی یا دو هەفتەیە تەنانەت دوا ڕۆژەکانی پێش دەنگدان بەردەوام دەبێ ئەو دەنگدانان ئەو کەسان ئەو دەنگدەرانە ئەو هاوسەنگیە دەتوانن بگۆڕن لەبەرەوە چەند وڵایەتێک هەمیشە با بڵێن کاندیدەکان تەرکیزیان زیاتر لە سەریانە و وەکو جەناویشت باست کرد دەڵبەت فلۆریداوانێمی دکتۆر کرمانج بابەتی مێداوی لەسەر مەسەلا تاکسێ باجاک و کێشە لەسەرک و سەرۆک ترامپ نەدایە حکومەتە فدرالی دوێنادا ئەنظام حتا چەندێ بایدن شیا وێ چەندی وێ باوەڕێ درست کە دڵجەم خەڵکی و سەرۆک نەحەقە دەبێنن یان سەرۆک فندوفێل کردنە چونکە بە گەلێک جاتی بەحسکردن و بەڵکی ڕێی باوەڕیە گەلێک خەڵکان ناگۆڕا بابەتە ئیجازە بدەیت شتێکی سەر ویلایەتێن لە ئێگلاکەرەوە بێژم معنات و فەرموو چکوارە دەقێکمان مایە و باشە ئەو ویلایەتێک یەکێکرەوەم پەیوەندی بە زۆری خەڵک نیە لە ویلایەتە ئەو ویلایەتانە نەکو نە دیموکراتن نە کۆمارینە دەشێتن بۆ هەر یەکێک لەوان بچیتن مەسەلا تەکسی جارێکی دی بایدن ئاماژە پێ کرد و 2016-2017 750 دۆلاردایە و لە بەرێژی کێمترین تەکسدایە بە هەڵسەنگاندن لەگە خەڵکی نەدی بە پێم وایە جارێکی دیتە شۆلێکی باش کرد و جارێکی دی ئەو مەوزوعە بیرا خەڵکی ئەمریکایە ئیناوە و دیتە نامەنەک خەڵکێکی کارێگەرێتی دەبیت. بەڵێ دکتۆر کرمانج گوندی سەرۆکێ ڕێبەراتیە پەروەردەی لە زانکۆیە تەنەسی و دکتۆر سەلاحەدین ئەحمەد پرۆفیسۆر لە زانکۆیە یونیەن کۆلێج لە نیویۆرکی بە کورد کۆنێکشن ڕامبوو گەلەگەلەک سپاس بۆ هەردووە. سەرێ تا ئێستا فەرەسەر لە 47 میلیۆن کەس لە دەنگدانەکانی پێش هەڵبژاردن لە ئەمریکا دەنگیان داوە. یەحیا بارزەنجی بە کامێرەیە کورد کۆنێکشن ڕا خۆگەهاندیە بنگەهەکی دەنگدانا پێشوەخت و باوەریە دەنگدەران وەرگرتیە لەسەر کاندیدێنوانە. لەگەڵ گەرمبوونی هەڵمەتەکانی هەڵبژاردنی ئەمریکا و نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردنی سەرۆکایەتی دەنگدانی پێشوەخت ئاپۆرای بەخۆ دیوە. ئێرە بنکەی ناوچەی فێرفاکسە لە ڤێرجینیا پارێزگاری ڤێرجینیاش لە دیموکراتەکان ڕالف نۆرتن لەوێ بوو. سوپاسگوزاری ئەو هاوڵاتیانەیە کرد لەم دۆخی ڤایرۆسی کۆرۆنایە هاتوون بۆ دەنگدان. کاوە ڕۆمان کوردێکی دانیشتوی ویلایەتی ڤێرجینیایە یەکەم جارە دەنگ بدات. ئەمڕۆ هاتووم دەنگدان بە دیموکراتەکان بم بە بایدن بدەم بۆچی 4 ساڵ لەمەوبەر ئۆبامە کێرم هەبوو. ئۆبامە کێر چییە؟ بیمەی تەندروستی و بە خۆڕایی بووە هەموو هاوڵاتیەک ئەوەیان لێسنمەوە کە ئۆبامە نەما ئەو بیمەی تەندروستی لێسنمەوە ئێستا هەموو مانگێک 200 دۆلارەیەم بەس بۆ بیمەی تەندروستی هیچ نەخۆشیش نیم بۆیە خۆشحاڵە بم بایدن بێت و بیمەی تەندروستی بگەنێتەوە بۆ هەموو هاوڵاتیەک بە خۆڕایی. لە هەڵمەتەکانی هەڵبژاردن بارودۆخی ئابووری کارتێکی کارایە بۆ ڕازیکردی دەنگدار. ئەم کاردارە گەنجە کووردە لەگەڵ ئەو بژانەوەیەدایە بە تەنهاش نییە. بۆ هەڵبژاردننی ئەم ساڵ بڕیارما دەنگ بە ترامپم یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بەهۆی بژانەوەی ئیکانۆمیەکەمانەوەی لە ئەمریکا لە مای 4 ساڵی ڕابردووە نوا هەستەکەم کاندیدێکی باش بێت و ئیکانۆمیەکەمان باشترە بێت لە ڕێەوە. هەڵبژاردننی ئەمریکا و دیاریکردنی سەرۆک بۆ 4 ساڵی ئایندا هەر لە ئەمریکا مایە گرنگی پێدان نییە بەڵکو وڵاتانی دیش چاوەڕوانی ئاکامەکان ترامپ یان بایدن بەهۆی گەمار و ئابوووریەکانی سەر ئێران زۆرێک لە دەنگدەرانی ئەو وڵاتە لە ئەمریکا بە هیوای تونکردنەوەی زیاترن. لە ناو ئێرانیش کاربەردەستانی ئەو وڵاتە ئاکامی ئەو هەڵبژاردنەیان خستووەتە بەر چاویلکەکانیان. ئەوەی کە ئەمریکا جێو مەقامێکی کە هەیەی لە تەواوی بێز لە دنیادا
گرنگی پێ دەدرێ چونکی ئەو کەسێک کە دەبێتە سەر کۆماری ئەمریکایە دەتوانێت سیاسەتی 4 ساڵی داهاتووی ئەمریکایدا بڕۆژێت لە پەیوەندەکانی اقتصادیدا پەیوەندی سیاسەکانی نادەگەڵ وڵاتانی دەرەوە و هەروەتر ئەو شتانی کە ئێستا کە دەبین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەتوان تاسیریی زۆری هەبێت لەوانەیە گۆڕانکاریهایکی زۆری بەسەردا بێت. بۆ هەندێک لە دەنگدەران بەرنامەی کار بڕیاردەرە کە دەنگ بەچی ئەدات. دەنگەکانیشان کاریگەری خۆی هەیە. ئیدی هەرچیەک بە نیازی وەرگرتنی دەسەڵات بێ لە وڵاتە دەبێت چاوی لە دەستی دەنگدەرانەوە بێت. بڕیارم داوە دەنگ بە بایدن و هاریس بدەم لەبەر ئەوەی بۆ چوونەکانیان نزیکن لە منەوە بە تایبەتی دەربارەی گۆڕانی کەش و هەوا و ژینگە هەروەها بیمەی تەندروستی و هەرزانکردنی نرخی خوێندن. دەنم بۆ دیموکراتەکانە لەبەر ئەوەی پشتگیری ژینگەی بیمی تەندروستی دەکەن. لەسەر و هەمووشیانەوە بایدن پشتگیری بزوتنەوەی ژیانی ڕەشپێستەکان بەهای هەیە بوو لەبەر ئەوە دەنی پێدەم. تاکو ئێستا زیاتر لە 30 ملیۆن خەڵک دەنگی داوە. هێشتا ڕۆژە گەورەکە ڕۆژی هەڵبژاردن 3 نۆڤەمبەر نهاتووە. کۆی دەنگدەران لەو ڕۆژەدا دەری دەخەن ترامپ دەمێنێتەوە یان بایدن دەبێتە سەرۆکی ئەمریکا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. و پشتی دۆنالد ترامپ کاتیا کۆش کاسپی لە 2017 وی ئەمریکا ji پەیمانە ناڤۆکیە یا جیهانی بە ئیرانی ڕا دەرخست و جزایên گرانجی li ser Tehranê danîn alozî ji abûriyê Îranê re peyda kirin. ئاخۆ لەوانەیە پەیوەندی نیوان واشنگتن و تاران لە دوای هەڵبژاردننی ئەمریکا لە 3 مانگی 11 چۆن دەگۆڕێت؟ دەستپێکی ساڵی 2020 ئێران و ئەمریکا گەیشتنە لێوارەی شەڕ کاتێک ئەمریکا ئاستا بە کوشتنی ژەنراڵ قاسم سولەیمانی لە ڕۆژی 3 مانگی 1دا ئەو کەسی ئەمریکا تۆمەتباری دەکرد بەوەی پلاندا ڕێژەری ژمارەیەکی هێرش بووە لە ناوچەکەدا و ئەمەش تووڕێی تارانی بەدوای خۆی داهێنا. لە تۆڵەی ئەوەشدا ئێران بە موشکی باڵستیکی هێرشی کردە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراقدا بەڵام هیچێک لە ئەندامانی هێزی سەربازی ئەمریکا لەو هێرشانەدا نەکوژرا. ڕێگری کرا لەبەر یەککەوتنی زیاتر بەڵام سەرۆک دۆنالد ترامپ بەردەوامیدا بە فشارەکان بۆ سەر ئێران. دەست بەجێ سزای ئابووری زیاتر بەسەر ڕژێمی ئێراندا دەسەپێنن. سەرۆک ترامپ ساڵی 2010 لە ڕێکەوتنە ناوەکیەکەی زلهێزانی جیهان لەگەڵ ئێراندا کشایە و ڕێکەوتنەکەی بە ناتەواو و ناوبرد لە کاتێکدا ئەو ڕێکەوتنە ڕێگەی دەدا بە ئێران بۆ بەردەوامبوون لەسەر بەرنامەی موشەکە باڵستیکەکان و پشتگیریەکانی لە میلیشیا چەکدارەکان لە ناوچەکەدا. هاوپەیمانە ئەوروپیەکان هاوکات لەگەڵ چین، رووسیا و ئێران لە ڕێکەوتنە ناوەکیەکەدا مانەوە بە هیوای ئەوەی ئەمریکا دووبارە بگەڕێتەوە نێو ئەو ڕێکەوتنە. هەروەک دەزانین کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنی ناوەکی ئێران گوزارشت بوو لە گورزێکی گەورە لە حکومڕانی جیهان و ڕێکەوتنی وڵاتان. بێگومان هیوایەکی زۆر هەیە بۆ شیانی گەڕانەوە بۆ ڕێکەوتنەکە. هاوپەیمانەکانی دیکەی ئەمریکا لەوانە ئیسرائیل و سعودیە بەردەوام پشتگیری کشانەوەی ئەمریکا دەکەن لەو ڕێکەوتنە. لەو کاتەوە لە ڕێکەوتنە ناوەکیەکە کشاوەتەوە. ترامپ هەڵمەتی زۆرترین فشاری بۆ سەر ئێران ڕاگەیاندووە کە چەندین سزا لە خۆ دەگرێت بە ئامانجی بڕینی دەستڕاگەیشتنی ئێران بە داراییە نێودەوڵەتیەکان، ڕێگریکردن لە هەناردەکردنی نەوت و ئیفلیچکردنی ئابووریە وڵاتە. بەڕێوەبەرایەتەکەی ترامپ دەڵێت ئێران جێگای متمانە نییە و سزاکان باشترین ڕێگان بۆ گۆڕنی هەڵسوکەوتەکانی وڵاتە. زۆر کۆمپانیای کەرتی گشتی و تایبەتی لە سەرتاسەری جیهان هەن بە شێوەیەکی بنەڕەتی زۆر دەترسن لەگەڵ وڵاتێکی وەک ئێراندا تێکەڵ ببن. ڕکابەرەکەی ترامپ جۆ بایدن باسی لەوە کردووە ئەو ڕەنگە هەڵبدات بە گەڕانەوە بۆ ڕێکەوتنە ناوەکیەکەی ئێران بەڵام سزای جیاواز بسەپێنێت بەسەر وڵاتەدا لەسەر تۆمارەکانی لە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، تێرۆریزم و بەرنامەی موشەکە باڵستیکەکانی. شیکەرەوە یاسایشی جۆلی نۆرمان دەڵێت تاران ڕەنگە متمانە بە وڵاتانی ڕۆژاوایی نەکات لە دوای ئەوەی ترامپ لە ڕێکەوتنەکەی ساڵی 2015 کشایەوە. متمانەی ئەمریکا لە بەندەکانی ئەم ڕێکەوتنە بە شێوەیەکی گشتی زیاتر لەژێر پرسیاردایە. هەروەها ئێمە وایدادەنین کە ئێران بەلایانی کەمەوە لەوانەیە لە سەرەتادا پاشەکشە بکات، هەوڵ بدات و بە هەر شێوەیەک کار بۆ ئەوە بکات کە بەدەستی هێناوە. لەگەڵ ئەوەی کە گوتراوە ئێران لە ئێستادا لە قۆناغێکی زۆر سەختدایە. بەڕاستی پێویستیان بە هەر جۆرە دووبارە خۆڕی خستنەوەیەک هەیە کە لە داهاتوودا بیکەن. وا بڕیارە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئێران لە دەستپێکی ساڵی داهاتوو بەڕێوە بچن و شیکەرەوەکان دەڵێن ئەمەش کاتێکی کەم دەدات بە ئەمریکا بۆ باشترکردنی پەیوەندیەکانی لەگەڵ تاراندا لە نێوان ئەو نیگەرانیانەی کە ڕەنگە توندڕەوەکان لە نێو ڕژیمی ئێراندا دەسەڵات بەدەستەوە بگرن.
سەوداکردنی ئەمریکا لەگەڵ پەتای ڤایرۆسی کۆرۆنا کێشەیەکە کە دەتوانێت لەسەر هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی ئەمریکادا بڕیار بدات هەر بەو شێوەی کێشەی ناوەندی لە شەڕی ئایدیۆلۆژیدا بووە کە بەسەر هەڵبژاردنەکاندا زاڵ بووە. دمێتینگا داویەدا لەگەڵ دانعەمران لە فلۆریدا سەرۆک دۆناڵد ترامپ جاردی گوت داویە پاندەمیا ڤیرۆسا کۆرۆنایە و پێشخستنا ڤاکسینێ نێزیک بووە. پەیاما من بۆ دانعەمری ئەمریکی ئێرۆ پەیاما گەشتبینی باوەری و هێویەیە کەداوە دای بەلاش ناچە ڕووناهی داویە تونەرە دیار بووە ئەم گەهانە داویە. هەڤرکێویە دیموکرات جو بایدن بەردەوامیدا تاوانبارکردنا ترامپ بکێم دیتنا پاندەمیا ڤیرۆسا کۆرۆنا. ئەم گەهانە داویە وای خودێ نەداویەوەیە ئەو جاردە زێدە دەبە وەکی کو تێ پێشبینیکردن ئەو خراپتر دەبە. li gor datayên zanîngeha John Hopkins hejmara miriyên vîrusa korona nêzîkî 220,000 kesan bûye li Amerîka. Zêdebarî lawaziya aborî û heta raddekî ladana ji kevneşûpiyên îdeolojîk yên ku di helbijartinên berê da baladest bûn. Pispor dibêje bazirganiya azad, pirsên penaberiyê, çavdêriya saxlemiyê, guherînên di klîmayê da ji ber birina zarûkan, çavdêriya çekan ji ber pandemiyê hatine mandlakirin. COVID-19 cîwan hemiyan girtiye. Ew tên naskirin lê ew weke pirsgirêkek nû ye. Berî niha qet nebû. Lê niha ew ji bo xelkê bûye pirsek sereke. Ji bo destnîşankirina berbijar û çawaniya dengdanê. Bersivdana rêveberiya Trump di warê pandemiyê da bûye meselek hezbî. Komarî li dij daxistina aboriya bi zorî û bi kontrolkirina vîrusê radiwestin. Her wesa tekeskirina li ser her kes pêgiriyê bi helgirtina maskan bike û ji hevdûrbûna civakî. Danûstandin çi ser maskan be yan jî li ser asta beşdarî an jî nebeşdarîkirina hikûmetê di evlehiya giştî da yan tu warek din ya jiyana me da lê nehe em dibînin ew yek diqewime. Birûvajî wê Biden û Demokrat daxwaza berpirsyariya giştî dikin ku her kesek pêgir ve ji kêmkirina astê belavbûna vîrusê û rê bidin ku her kesek bi zavên xwe yên karsazî bi şêwekê asayî berdewam bikin. Li gor anketên serokatiyê heta radekî mezin Biden tekezê li ser xala serederkirina Trump li gel pandemiyê dike. Lê Trump di kampêna xwe da balê dikişîne ser aboriya Amerîkaya bihêz ya berî pandemiyê û vejiyandinek lezgîniya aboriyê piştî pandemiyê. Avbûn babetên mênivêjarên Kurd Connection helbet li roja sêşembûyê jî dîsan di me bernamekdî hebe û dîsan helbijartinên serokatiya Amerîka wê naverokê bernama me be. Canî. و تا بەرنامەیەندەمان هەر شاد و سەرفەراز بن. بدوعا. دەمێنە خۆش.